دوایەوەی بە ناوی سەقامگیری باری ئەمنی و پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان وەفدێکی سەربازی عێراق سەردانی کەرکووکیان کرد. وەفدەکە لەگەڵ نوێنەری عەرەب بە هاوردەکان کۆبوونەوە و کۆبوونەوەکەش لەبارەی زەوی وزارە کشت و کاڵیەکانی سنووری سەرگەڕان بوو. نوێنەری هاوردەکان یاخۆت عەرەب بە هاوردەکان داوای کردووە جوتیارە کوردەکانی گوندەکانی پەلکانە و غەڕابە و شەناغە و گابرگەی سەر بە شارەدەی سەرگەڕان لەلایەن جوتیارە کوردەکانی سنوورەکەەوە تۆ نەکرێن. ئێمە سەبارەت بم بابەتە و هۆکارەکان بۆم بابەتە میوانێکمان هەیە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە ستودیۆکانمان لە هەولێر و لەگەڵمانە جەنابیان محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان. کاک محەممەد سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت. دەمێت سەرەتاو بپرسم لەگەڵەوەدا کە و زەویانە دەزانین لە بنەڕەتدا هی جوتیارە کوردەکان هۆکار چیەکە نایانەوێت بۆ ئەم ساڵ لەلایەن جوتیارە کوردەکان و تۆ بکرێنیان بەکار بهێنرێت. پێت وایە ئەمەش بەشێکی دیکە لە تعریبکردن لەو ناوچانە؟ سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەو هەوڵی ئەو جارەی عەرەبە هاوردەکان درێژکراوەی هەموو هەوڵەکانی ترە کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە دوای لێکۆتەکانی 16 ئۆکتۆبەر بەردەوام هەوڵیان داوە کە ڕێگری لە کاری کشتتوکاڵی و کاری کشتتوکاڵی جوتیارە کوردەکان بکەن بەوەی کە بێبەشیان بکەن لە داهاتەکانیان و لە کۆتاییدا هەوڵ بدەن دەریان بکەن و بەخۆیان دووبارە وەکو پێشی ساڵانی 2023ەوە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرن. ئەوە بەشێکە لەو هەوڵانەی کە عەرەبە هاوردەکان بە بەردەوام دەیدن. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە کە بۆچی ینی قیادەی عملیاتی مشتەرەکە دێتن لەگەڵ تەنها لایەنێک کۆ دەبێتەوە، تەنها گوێ لە لایەنێک دەگرێت. بەڵام خاوەنە ڕەسەنەکان کە ئێستا هەم زەویەکانیان لەبەردەستێ و هەم تاپۆی ڕەسەنیشی ئەو خاکیان لەبەردەستە و بە درێژایی مێژووی ئەوان خاوەنی ڕەسەنی ئەو زەویانە بوونەکە کوردەکانن گوێیان لێ ڕناگرێ و لەگەڵیان کۆ نابێتەوە، بەڵکو تەنها لەگەڵ یەکلایەن کۆ دەبێتەوە کە هەر ئەوە بەخۆی ئەو کۆبنەوە تاکلایەنە بەشێکە لە نیەتێکی خراپ بە هیوادارن دەسەڵاتدارانی عێراق واز لەو نیەتە بێنن و هەوڵ بدەن ڕاستیەکان لە چوارچێوەی مادەی 140 کە دەستوری عێراقا بەشێک مادێکی دەستوری عێراقیە لەو چوارچێوەدا ئەو کێشانە چارەسەر بکرێتە. باشە کاک محەممەد لە ڕابردوودا لیژنەیەکە بوو لیژنەی چارەسەری کێشە کشت و کاڵیەکان لە کەرکووک لە ڕابردوودا بە داواکرا کەم لیژنەیە کارەکانی بوەستێنێت و حکوومەتی عێراق سەرپەرشتی ئەم بابەتە بکات. چارەنووسیە و بابەتە بەکوێ گەیشتووە یاخۆ چه سوودێکی بە ناوچەکە گەیاند ڕاگررتنێکی ئیشی ئەو لیژنەیە؟ لە ڕاستیداوە ئەو لێژنەیە ئەمری نیابی 144 پێدرێن کە لە دەورەی ڕابردووی پەرلەمانی عێراق دوای ئەوەی کە کێشەکان زۆر ئالۆز بوو لەو ناوچانە و ئەوان ڕێگریان لێ دەکردینی تر ئێمەش کێشەکانمان گەیاندا نوێنەرەکانمان و لە ڕێگەی نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراق توانیان لەگەڵ لایەنەکانی تر کۆ ببنەوە و بڕیاری ئەمری نیابی 144 پێدرێن کە کۆمەڵێک تەوسیاتی دەرکرد. یەک لەوانە کە ئەو مەشاکلانەی کە هەیە جارێ دەبێ ڕابگیرێ و قیادەی عملیات و عسکرتاریەت لەو کێشەیە تەدەخل نەکاتن. لە ڕاستیدا کۆمەڵێک تەوسیاتیان دەرکرد، بەڵام ئەوە لە دەورەی ڕابردوو بوو و ئێمە هیوادارین کە ئەو دەورەی ئێستا بتوانن هەم ئەو لێژنەیە تەفعیل بکەنەوە هەم کۆمەڵێک تەوسیاتی تریش دەربکەن. ئەوەی تر کۆمەڵێک تەوسیات بوو ڕاستە نزیکەی ساڵێک ساڵ و نیوێک کێشەکانی هەڵپەسارد و ئێمە توانیمە هەندێک ینی کەمتر کێشەکان کەمتر بێتەوە بەڕاستی، بەڵام لە ماوەی ڕابردوو کە ئەوان پێیان وایە ئەو دەورەیە تەواو بووە و ئیش بەو ئەمرە نیابێ ناکرێت لەبەر هەندێک دیسان کێشەکان سەری هەڵداوەتەوە و ئێستا ڕێگری دەکەن لەوەی کە ئێمە کوردەکان زەویە کشتتوکاڵەکانی خۆمان ینی بچێنین. ئەگەر هاتوو هەر تراکتۆرێک بستە سەر زەویەکان هێزە سەربازیەکانی ئەو سنوورە ڕێگری لێ دەکەن و بگرە بەشێک لە سایق تراکتۆرەکانیان گرتووشە. باشە کاک محەممەد ئەو لیژنەی ئەو وەفدەی کە دوێنێ هاتنە کەرکووک و لەگەڵ نوێنەری عەرەبە هاوردەکاندا کۆبوونەوە بە پێی و بە دووەداچوونانی ئێوە کردبێتان جگەلەوەی کە باز لە مەبەستی هاتنەکەیان بۆ پڕکردنەوەی ناوچە یاخود با بڵێن بۆشای ئەمنیەکان بۆ بەڵام ئەم گفتوگویانەشی تێدا کراوە و باس لەوەش کردکامە هۆکارێکی هەیە کە تەنها لەگەڵ لایەنێک لە کەرکووک کۆ دەبنەوە. ئەوەندی ئاگادار بنجگە لەو بابەتە باسی چ شتێک چ بابەتێکی دیکەی پەیوەندیدار یاخود چارەنووساز بە
کوردەوە کرابێت لە کەرکووک یاخود با بڵێن دژی کورد کرابێت. لە ڕاستیدا ئەو وەفتەی کە هاتووە جێگری قیادەی قایدی عملیاتی مشتەرەکەی بەغدایە کە وەفتێکی سەربازی زۆر ئاست بەرزە هاتوۆتە کەرکووک بۆی کە کێشە ئەمنیەکان و کە ئەو خروقاتانەی کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە لەو منتیقەی دەکرێت و ئەو فەراغ ئەمنی کە هەیە بتوان پڕ بکرێتەوە بەڵام لە پراویز ئەوانەوە لەگەڵ ئەو نوێنەرە عەرەبانە کۆ دەبنەوە و بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی دەست بە سراگرتنی زەوی کشت و کاڵیەکان دەدەن. چی باسکراوە لە ڕاستیدا ئێمە لەو کۆبنەوەیەدا هەر ئەوەندەمان بەدەستگەیشتوەکە و عەرەبە هاوردانە هەوڵ دەدەن کە کوردەکان زەوی کشت و کاڵەکانیان نەتێن بەوەی کە لە داهاتیان بێبەش بن و لە کۆتاییدا گوندەکانیان چۆڵ بکەن و ئەوان دووبارە دەست بەسەر زەوی کشت و کاڵەکان دەدا بکەن لە کاتێکدا کە سنووری کەرکووک بگشتی کۆمەڵک کێشەی زۆر ئالۆزی هەیە تیرۆریستانی داعش لە بەشێکی زۆری ئەو ناوچانە تەڕاتێن دەکەن و بە ئاسایی جمزۆڵ دەکەن و هەندێک عملیاتیش دەکەن و لە ماوەی ڕابردووی دوسێمانجی ڕابردوو چەندین عملیاتی ئەوەی کە پەلاماری هێزە سەربازەکانی عراقیشان داوە ئەوان لە زیاتی ئەوەی بێن ئەو کێشانە چارەسەر بکەن دەچەند هەندێک کێشەی لابەلا وەشی ئەوەی کە لەگەڵ عەرەبە هاوردەکان کۆبنەوە دەچن ینی لەگەڵ ئەو کێشانە دەیانەوێ زەغ بکەنەوە بەڵام لە کەرکووکدا بڕاستی کۆمەڵک کێشەی زۆر ئالۆز و گرنگ هەیە دەسەڵاتدارانی بەغدا پێویستە کار لەسەر ئەوە بکەن و ئەو کێشانە چارەسەر بکەن ئەو فەراغە ئەمنیە پڕ بکەنەوە لە ڕێگەی پێکێنانی ئەو دوو دیوایی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق بڕیاری لەسەر درراوە ئەوانە دەست بەکار بن بۆی کە ئەو فەراغە ئەمنیە پڕ بکرێتەوە و کێشەکان لە ڕێگەی قانون و مادەی دەستوری چارەسەر بکرێت بۆی کە بە کێشەکان بنبڕ بکرێتن. باشە کاک محەممەد لەسەر لە ماوەی ڕابردوودا لەسەر داواکاری وەزارەتی کشتتوکاڵی هەرێم داوا لە حکوومەتی عراق خود لە دانوستانەکانیان لە حکوومەتی عراق وەزارەتی کشتتوکاڵی عراق گرێبەستە کشتتوکاڵیەکانی عەرەبەکان با بڵین لە کەرکووک ڕاگیرە ئەمە لەلایەن حکوومەتی عراقەوە بەڵام لە ئێستادا دەبینین لە هەر سەردانێکی دیکەدا بێتگەر بۆ مەبەستێکی دیکەش بێت کە کۆ دەبنەوە باسیە و گرێبەستە کشتتوکاڵیانەکەن و دووبارەی هێنەوە بەرباس حکوومەتی فیدرال هیچ گەرنتیەکییاوە کە و کەیسە بەتەواتی دابخات و ئەو مڵکانێکە هی کوردەکانە لەلایەن هەر لای کوردەکان بمێنێتەوە بتوان بەکاری بهێن و عەرەبەکان نەتوانن دەستی بەسەرا بگرن. نەخێر هیچ گەرنتیەک نییە و لە ڕاستیدا ئەو مەسلەی ڕاگرتن و ئەوە هیچ ئەساسێکی نییە گرێبەستی عەرەبە هاوردەکان بە پێی مادەی دەستوری لە چوارچەوەی مادەی 140دا و لە چوارچەوەی تەوسیاتی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 کە ئەنجومەنی وەزیرانی عراقی بڕیاری لەسەردراوە بە ژمارە 6750 لە ساڵی 2007 هەموو ئەو گرێبەستانە بە شێوەیەکی ڕسمی هەڵوەشاتەوە بەڵام کێشە لە عێراق ئەوەیە کە یان بڕیار دەرناکرێت یان کاتێک کە بڕیاریش دەدەکرێت جێبەجێ ناکرێت. لە ساڵی 2009 دووبارە هەموو ئەو گرێبەستی عەرەبە هاوردەکان دووبارە هەڵوەشاوەتەوە بە بڕیاری ژمارە 29 ئەنجومەنی وەزیرانی عراقی لە ساڵی 2012 بەڵام ئەو بڕیارانە کێشەی ئەوەیە جێبەجێ نەکرایە هەتا ئێستا بەڵام ئەوانە لە دوای 16 ئۆکتۆبەر کە بەڵانسی هێز لەو منتیقەی نەمایە و هێزە سەربازەکان تێدا باڵا دەستن لەبەر هەندێک ئەوان دەیانەوێت بە پاڵپشتی ئەو هێزە سەربازیان و کۆمەڵێک نەفەسی شۆبینی لە ناو دەستگاکانی کەرکووک و عێراقدا هەوڵ دەدەن دووبارە ئەو زەویانە لە دەست کوردەکان بسێننەوە و دووبارە ئاوارە و دەربەدەریان بکەنەوە و دووبارە ئەو زەویانە بدەنەوە دەست ئەو عەرەبانەی کە ڕژێمی لە ناوچوی بەعەز بە مەبەستی تعریبکردن لە کەرکووکی نیشتەجێ کردبوون. کاک محەممەد هەوڵی بەرپرسانی کورد لە ناوچەکە هەروەها هەوڵی جەنابتان وەکو نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان ئەوانەی کە کار بەدەستن لەوێ بۆ چارەسەرکردنی ئەم پرسە چی بووە تا ئێستا هەوڵەکانتان لە چ ئاستێکدا بوون داواکاریەکانتان لە حکوومەتی فیدرال چی بووە چۆن جوابتان دراوەتەوە؟ لە ڕاستیدا ئێمە وەکو نوێنەری جوتیاران بە پاڵپشتی خەڵکی خۆمان وە پاڵپشتی کۆمەڵە کەسانی دڵسۆز لە ناو دەستگاکانی کە لە سنوورەی کار دەکەن و بە پاڵپشتی هەندێک لایەنە سیاسەکان هەوڵێکی جدیمان داوە کە بتوانین هەتا ئێستا
دەستبەرداری زەویەکانمان نەبین و دیفاعیان لێ بکەین و خەڵکەکە لەسەر زەویەکانی خۆمان بهێڵینەوە. بەڵام ئەو هێرشەی ئەو هەڵمەتەی کە بەڕاستی دەستگاکانی یعنی عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی ئەو دەستگایانەی ناو کەرکووک دەیکەن هەڵمەتێکی زۆر گەورەیە، لەبەر هەندێک پێویست دەکات هەمومان هەم یەکگرتوو بین، هەم دیفاعێکی زیاتریش بکەین و هەم لایەنە سیاسیەکان زیاتر سوورتر بن و وە لە ئاستی باڵاتر ئەو کێشەیە چارەسەر بکرێت. چونکە مەسەلەکە بەس سەرگەڕانیش نیە، ڕاستی ئێستا لە سەرگەڕان کێشەکە سەر بۆتەوە و ئەوان زیاتر هاوردەکەن، بەڵام لە دووبزیش ئەو کێشە هەیە و لە لەیلانیش هەیە، لە داخوقیش هەیە، لە گوندی تاڵەبانیەکان و کاکەیەکان لەو منتیقەی هەیە. ئەوان هەڵمەتێکی فراوانە، تەنها مەسەلە زەوی کشتتوکاڵەکانیشی نەگرتوێتەوە. ئەو هەڵمەتی تعریبکردنە هەڵمەتە بۆ سەر زمانی کوردی، هەڵمەتە بۆ سەر لادانی بەڕێوەبەر و کارمەندە کوردەکان لە دایرەکان، هەڵمەتە بۆ سەر یعنی هەڵمەتێکی فراوانە. کۆمەڵێک دەستگای عێراقی تێدا بەشدارە، لەبەر هەندێ دەبێ لایەنە سیاسیەکان بەگشتی و حکوومەتی هەرێم لە ئاستی زۆر باڵادا بێتە سەر ئەو هێڵەی کە بتوانێت لە پاکیزێکی گشتیدا هەوڵ بدە ئەو کێشانە چارەسەر بکاتە. پێ دوایە ئەو هەنگاوانی کە پێویستە بەرپرسانی کورد لە سەراستی ناوچەکە بینێن بۆ ئەوەی چارەسەری تەواوی ئەو گرفتانە بکات کە لە ناوچەکەدا هەیە و ئەو خراپیانی کە بەرامبەر بە یاخود ئەو پەراوێز خستنانی کە بەرامبەر بە کوردەکانی ئەو ناوچەیە دەکرێت چین پێویستە چه هەنگاوێک بنێن؟ یەکەم شت ئەوەیە کە گوتاری کوردی دەبێ یەک بێ، هەڵوێستی لایەنە سیاسیەکان دەبێ یەکگرتوو بێ، بە تایبەتی ئێمە لە سەروبەندی پێکێنانی حکوومەتێکی نوێی عراقیدا نەگەر هاتوو کورد بتوانێت بە یەکگرتوویی و پاکیزێکی گشتی دیفاع لەو مافی خاک و مەفەڕەسەنەکانی خۆی بکاتن، دەتوانێت ئەو کێشانە لە بەرنامەی کاری حکوومەت جێگیر بکاتەوە، هەوڵی جێبەجێکردنی بدا. و لەو چوارچێوەشدا گرنگترین شت ئەوەیە کە داوای پارێزگاری کەرکووک بکاتەوە بۆ ئەوی کە بتوانێت لەوێن لە ڕێگەی بێەوە ئەو ناحەقی و نائەدالەتی و ئەو هەڵمەتەی تعریبە بتوانێت سنوورێکی بۆ دابنێن و حەق بۆ ئەو پێکاتەیە بگەڕێتەوە کە زۆرینەی شاری کەرکووک پێک دەهێنێ و بتوانێت هاوسەنجی هێز لە نێوان لایەنەکان دەستەبەر بکە. لایەنە سیاسیەکان هەتا ئێستا کاریان کردووە، بەڵام بەڕاستی ئەو هەڵمەتەی کە هەیە لەسەر داگیرکردنی زەوی کشتتوکاڵەکان هەڵمەتێکی فراوان و چڕە و بەشێکی زۆری دەستگا عێراقیەکان تێدا بەشدارن. وا پێویست دەکات کە حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە بەشدار بن و کاراتر بن و دیفاع لەو خەڵکە بکەن کە لەسەر زەویەکانی خۆیان بمێننەوە. باشە، زۆر سپاس بۆ محەممەد ئەمین، نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان بۆ هیوایی کە هەمووانەی کە بەرپرسن یاخود خەمخۆری کوردن لە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان و عێراقدا بێ بتوانن کە خەمخۆری ئەم بابەتە بن و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ئەو کێشە و گیر و گرفتانی کە لەو ناوچانە کوردەکان هەیەە چارەسەر بکرێت.